باب الأذان یەک لەو شتانەی کە لەو بابەی وەردەگیرێ ئەوەیە کە ئێستا لە دنیای عەولەمەی ئێمەدا زۆر گرنگی پێدەدرێ ئەویش ئیعلامە چونکە هەر بەخۆی ئەلئەذان لە لوغەتدا واتە ئیعلام ڕاگەیاندن لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر بەڕەسمی نەنووسراوەتەوە لە دواوینێک لە پەرتووکێک ئەمە یاساکانی ڕاگەیاندنە ئەمە شەخسیەتەکەی ڕاگەیاندنە ئەمە دەبێ ئەو سیفەتەی تێدا بەڵام زانایان هاتوون یعنی کە لێکۆڵینەوەیان لە فەرمودەکان کردووە ئەوەی ئێستا هەیە ڕوبعی ئەو کاتی نییە یعنی کە وەکو میصداقیەت و وەکو ڕاستگۆیی و وەکو چۆنیەتیەکەی وەکو جۆرێتیەکەی هەمویان باس کردووە هەتا پەرتووکی تایبەتیان لەو بارەوە داناوە لۆ یەکێک لەو شتانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیقراری لەسەر کرد ئەم بانگدانە بوو ئەویش بە فەرمودەیەک کە یەک لە هاوڵەکان خەون دەبینێ لە خەونەکەیدا چونکە دەڵێ کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستە مەدینەی چۆن بۆ بانگ خەڵکی بانگ بکەن دیارە لە فەرمودەکەی دەڵێ وا دادەنین کە ضرب الناقوس دیارە ناقوس شێوازێک بۆ لە سیر بانکردنی خەڵکی جا ئایا ئەوەی وەکو کەنیسەی بووە زانایان دەفەرمون زۆر ئەوە صحیح نییە بەڵام دەڵێن شتێک بووە تەشبیه نەبی شەقشەقەی منداڵانتان دیتیە دەڵێن ئاوا بووە یعنی کە دەڵێن پێغەمبەری خوش جێبەجێ کردووە بەڵام نەسن حرفن دقن وەکوانی نەکردووە ئیوان کە ئەو جەڕسێ ئەو جەڕسە چەند هاتووە بەڵام ئەوەی ئەم لێکۆڵینەوەم کە دەڵێن جۆرەك لە وەکو شەقشەقەی چۆن دەبی دەنگەچی دێ شتێکی ئاوایان دروست کردووە بۆیە هەر ناویان لێ ناوە ناقوس ئەو کاتی ئەجینا وەکو ئی وان نەبووە دیارە ئەم هاوڵە بەڕێزە کە ناوی عەبدوڵڵای کوڕی زەیدە دەڵێ لە خەوما دیتم کەسێک ناقوسی لەلا بوو گوتی ئەوە چی دەکەی دەیفرۆشی گوتی نەخێر ئەی چی دەکەی گوتی خەڵکی بۆ بانگ دەکەین بۆ نوێژ وتی پێت بڵێم لەمەی باشتر وتی بڵێ ئەو بانگەی پێگوت الله ئەکبەر الله ئەکبەر ئەم فەرمودە زۆر شتی تێدایە تاکو کۆتاییەکەی بۆیە هەندێک ئێستا دەڵێن چۆن دەبێ بانگێک کە لە سەردەمی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام هەتاکو ئێستا هاتووە بە خەون ئیثبات بووە لۆیێ وەکو دەڵێ شوبهەچی بۆ دروست دەکەن تەعنەچی لەم بانگەی دەدەن دەڵێن ئەگەر نەشگۆترێ ناکرێ بەڵام زانایان دەفەرمون لەبەر ئەوەی لە زەمەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەبووە و پێغەمبەری خوش جێبەجێ کردووە و هاوڵەکان بە تایبەتی چوار خولەفای ڕاشیدین تابعیەکان دوایوی ئەو هەموو زانایە هاتوون هەمویان ئیشکالەتێکیان لەسەر نەبووە هەمویان بە سونەتێکی موئەکەدەیان زانیوە دەڵێن ئەمە ئۆتۆماتیکیان دەبێتە یەک لە ئیجماعە بە قووەتەکان یەک لە ئیجماعە سکوتیەکان ئەگەر زانایانیش مادام هەر کەسە لە پەرتووکەچی یاخود لە شوێنێکی دانی پێدانە دەبێتە ئەوە بۆیە ئەمە وەکو دەڵێ بوویتە شەعائیرێک و تەرککردنی گوناه و تاوانە خوای گەورە پەنامەمدا بەڵام ئەگەر کەسێک بڵێ چۆن بە بانگێک ئێوە نوێژێک وەکو دەڵێ یاخود بانگێک بۆ نوێژ بانگ دەکەن خەڵکی بانگ دەکەن وەڵاممان چ دەبیانی ئەم حەدیثە چ دەگەیەنی چی لێ تێدەگەن چونکە دائیمەن ئێستا یەک لە دنیای عەولەمەی ئەو سەردەمەی یعنی زۆر مهمە ئەتو دەقەکان ظاهیری دەقەکان چییە ئەدی ناوەڕۆکی دەقەکەی چییە ئێستا ئەمە ماوە چیتر دەگەینە مانجی ڕەمەضانی بەداخەوە هەندێک لە ڕۆحی فەرمودەکان نەگەیشتون یاخود لە ناوەڕۆک و فەلسەفەی فەرمودەکان نەگەیشتون بەس فەرمودەیەک یاخود با دوو فەرمودەشبی دەبین ئیشکالێتێکی زۆر دروست دەکەن بۆ نمونە زەکاتی فیتر کە ئێستا ئیشکالێتێکی مانگا ڕەمەزان دروست دەکات ئەوە هەر لە وڵاتی مەشنی لە شوێنەکانی تریشێ لە پەرتووکی تر باز دەکات یعنی ئیلا دەبی ئەو دەرە ئیلا دەبی پارە بدرێ ئەو دەرە ئیلا دەبی برنج بدرێ یعنی شتیوها زۆر ڕوویدایە
دیارە مەجموعەک پێیان وایە ئیلا دەبی برنج بدریان گەنم بدرێ یەکەچیان هەگۆ دوی نابی مەلاش بوو لە مەنتیقەی گۆ دوی نابی برنجش بدرێ ئیلا گەنم زۆر گەنمیان لۆ هینابوو ئەویش کەس لێ وەرنەگرت بوو گەنمەکە فتواشی پێ نەبوو بچی بفرۆشیتەوە بکاتە پارە تازە هەدە بتەوە پارەکە لێ گەڕابدیان گوت هەر پاش ڕەمە جێژنەی نوێژی جێژنەی کرد بڕاست بەڕێیان کرد بگوت بیان ئەو چیە هەموو ئەوەکانمان لە گوندی بووە وتی هەموو زەکاتی فیترەکانمان لێرە ماتونێت گوت دەمێ گوتی کەس لێ وەرنەگرتم ئێ گوتیان بڕۆ بەجێ بێ لە مادەم لە مزگەوتەکەی دەریان کرد لە گوندی ینی دەیگو خەڵکەکە بەخۆی پێی خۆش بگەنی ودا چکە گەنمەکە ئەوەندە پارەی ناکە ئێستا لە زەکاتی کابرا دەرێ گەنمم هەیە کەس وەرناگری بەڵام وەچی دەکەمە پارە مشتری زۆر دەبی ئەوە دەبی ئەجلێ یەک لە شتەکان ڕۆحی فەرمودەکە ئێستا ئەم فەرمودەیە چی لێ وەردەگیرێ کە بە خەونێک ئەوەش باز بکەین خەونی یەک کەسینە خەونی کەسێکی تری هاتە سەری لە ڕیوایەتەکەی تر کە لە صحیح بوخاری مسلمدا هاتووە دەڵێ فسمع ذلك عمر بن الخطاب دەرێ کاتێک بلال بانجیدا عمەری کوڕی خەتاب جێی لە بانگەکەی بوو وهو في بيته لمال بوو فخرج يجر رداءه دەفەرمێ وەکو دەڵێ کەسێک بە پەلە چۆن دەچی ئاوا بە پەلە شتێکی لەبەر کرد و پەشتەمارەکەی لە دووی دەڕۆیشت يعني لە بەپەلە هاتە لای پێغەمبەری خوا فەرمی والذي بعثك بالحق يا رسول الله فەرمی سوێن بەوەی تۆی بە ڕاست ناردووی پێغەمبەری خوا لقد رأيت مثل ما رأى وتی ئەوە چۆن خەونی دیوە منیش خەونم دیتووە پێغەمبەری خوا فەرموویتی فلله الحمد فەرمووی سوپاس بۆ خوای کە تۆش شتێکی ئاوات دی لۆی لەم فەرمودە ئێستا کەسێک ئەگە دەڵێ بە خەونێک ئێوە حکمێک دەردەکەن لەسەر بانگدان لە بۆ نوێژ یاخود ئەم هەموو جێ بەجێ کردووە عەلەیکوم السەلام وەڕەحمەت الله وبەڕەکاتوه وەکو باسمان کرد ئەوە بووتە ئیجماع یعنی ئەمە یەکێکە لە بەشەکانی فەرمودە ئەمە پێناسەی کەمترین پێناسەی فەرمودە چییە هي ما أثر عن رسول الله صلى الله عليه وسلم من قول أو فعل أو تقرير أو صفة خلقية أو خلقية أو السيرة السيرة شهادة تذكر السيرة فرمودة صحيح من هي استيك لو أنا أو دست تتسبابتشي تقرير بارك الله دستبابي تقرير لبروي أو هاتوا برسي ببيغمبري كدو عليه الصلاة والسلام بيغمبري خواش فرمويتي شتيتي باشا براستي قولك وتشتيتي باشا فرمويتي راي بقينا دوای ئیمامی عومەر هاتووە فەرمی زانایان دەفەرمێ لێرە شتێکی تریش تێدایە دوو کەس شاهێدی داوە لە هەر قەزیەک دوو کەس شاهێدی بدا حکمی وەکو دەرز حەسمی دەکات صحیحی وەردەگری ئەوانە با بڵێن ئەمە خەونی کەسێکیشە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیقراری کردە پێغەمبەری خوا دەیتوانی بڵێ ئەمە باش نییە دەیتوانی بڵێ ئاوا تەعدیلی تێدا بکەن بەڵام کە ئیقراری کردووە بۆتە سنەتێکی متتەبعی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام با ئەم کەسەش خەونی دیبێ وەکو تاکە فەرمودە کە هەومانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تێدا ڕاویە لە کەسێکی تر دەجێڕێتەوە چ فەرمودەکە یەک فەرمودەمان هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کەسێکی تر ڕیوایەت دەکات ئەجینە هەموو فەرمودەکان سەحابە لە پێغەمبەری ڕیوایەت دەکەن ئیتەمیمی داریشە خبري أحاديشة فرمودك الصحيح الصحيح بري فرمودي جصاصة دي تميمي داري باسي ها ايه حسنش يعني هالصحيح يشبه ذكر يعني مقصد ما او نيه بري ضعيف في او نبي چونکە ئەو تەقسیماتەی زانانی فرمودە دایانناوە بس لەلایەنە علمیەتەیە ئەجینا خۆیەت و حەدیثی حەسەن و حەدیثی صحیح بس لە هەندێک حاڵەتان جیاوازیانی ئەگەنا بۆ نمونە ئەگەر بڕیارێکی شەرعی چ قەدەغە کراو چ ڕێ پێدراو بە حەدیثی صحیح وارد بوو لەولاش بە حەدیثی حەسەن وارد بوو هەردووچیان یەک پلیان هەیە یعنی هەردووچیان دەڵێ ئەم شتە حەڵالە ئەم شتە حرامە بەڵام ئەوە زانایان هاتوو دەکار ئەوە حەدیثی حەسەنە ئەوە لغەیری ئەوە لذاتی هەیە ئەوە وردەکاری زانانی فەرمودەیە حەدیثی جەساسە دێ تەمیمی داری دەڵێ ئێمە مەجموعەیەک بووین چوین بۆ شوێنێک لە ناو
قاڕوڕەکە و ئەو جۆرەشتانێک کە ئەو کاتی پێیان دەگۆ بەلە مشتە دەڵێ یێژیی شەهرێک مانگێک ماینۆ جەزیرەیەک کەوتونە جەزیرەیەک بە شەپۆڵەکان لە جەزیرەکە کەسێکمان دیت کە قالبی زۆر بەموو بوو ئەو وەسفانێک کە لەوێ دەکە دوادێتەوە بۆ پێغەمبەر دەژێتەوە پێغەمبەر دەفەرمێ خەڵکی کۆ دەکاتە دەفەرمێ ئەوەی تەمیمی داری یحەدیث و من ویستم پێتان بڵێم ئێستا ئەویش پشتڕاستی کردەوە من پێتان دەڵێم ئەو زانیان دەفەرمەوە تاکە حەدیثە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام وسەلام لە تەمیمی داری دەجێڕێتەوە لۆیە ئەم فەرمودێش پێغەمبەری خوا ئیقراری کردووە بۆ بەشێک لە سونە یعنی با هاوڵێکیش خەونی دیت بێ با ئیمامی عومەریش خەونی دیت بێ وە سوێندیشی خواردووە بۆیە ئەم حکمی وەردەگرێت بەڵام ئەوانەی کە دەڵێن ئەوە بە خەون ڕیوایەت کرا و یاخود خەون گرنگی پێدەدرێت لە سیڕەی ڕاستە گرنگی پێدەدرێت بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هەندێک ڕیوایەت هاتووە لە پاش نوێژی بەیانی کە دانیشتووە زۆر جار خەونی لۆ سەحابەکان جێڕاوەتەوە لۆ یەکێک لە وەحیش الرؤیا الصادقة هاتنی خەونێکە کە ڕاست بووە بۆیە یەکێک لە صفەتەکانی مەدینە کە پلەی دەوڵەتێکی مەدەنی پێبەخشرا ئیعلام بوو یەک لەو ئیعلامانش ئەو بانگدانە بوو و ڕسائل بوو لە بۆ مەلیکەکان دەینارد حتا ئەوەی کە پێغەمبەری خوا دادەنیشت عەلەیهی سەڵات وەسەلام ئاوە فەرمودەی دەخوێندەوە سەحابەکان گوێیان لێ دەبوو دەڵێن ئەوەش بەشێکە لە ئیعلام کە ئێستا دەبینی کەسێک لەسەر شاشەیە قسەی دەکا خەڵک دانیشتووە یاخود کەسێک لە کۆلیژێک شوێنێک دانیشتووە کۆنفرانسێکە شتێکە ئەوە هەمووی لە زەمەنی پێغەمبەری خوادا هەبوو عەلەیهی سەڵات وسەلام ناردنی وەفد لە بۆ شوێنەکان ڕەسائیلەکان کە پێغەمبەری خوا دەینات ئەوانە هەمووی دەچێتە بابی ئیعلام و ڕاگەیاندن هەمووی دەچێتە بابی حتا لە فەرمودەش هاتووە وە لە سنەتی لە قورئانیش هاتووە وأذان من الله ورسوله إلى الناس يوم الحج الأكبر أن الله بريء من المشركين ورسوله يعني أوان همي هاتوا عليكم السلام بارك الله بويا يك ل صفتكان ك آذانا أو شتيك بوكا لزماني بيغمبري خواده عليه الصلاة والسلام هبوا ولا قرآنيش باس كلا صفة الآذان ليرة باسي سونيتي بانجا كيدكا هر أويا كأما باس ما كليرة لفرمودكي كفرموديتي الصحيحة أوي عبد الله كوري زيد كذا فرمي خونم ديد بلام أو دلي طاف بي وأنا نائم الرجل دلي من لخودا مكسيك لتسوار دوري من طوافي ذكرت فقال يقول الله أكبر الله أكبر فذكر الآذان باسي بانجا كيكرت بتربيع التكبير بغير ترجيع يعني تسار الله أكبر بلام بغير ترجيع تسيا يعني أوي بانج ددا للروايات ترهات وبويا زانان دفرم السنتك بلام هم زارش نيكي جناه بارنابي زار بيكي أوي كابرك بانج ددا بيشي للسماعي با دنگچی برز هاوار بکا لكن خوي لبر خوي لنفسي خوي دلي أشهد أن لا إله إلا الله أو زد أشهد أن لا إله إلا الله يعني زارك بنرمي زارك وكده زارك بالسري زارك بعلني أويا أو دلين هندك هاتون شرعي حديث فرمن أو وكو أويا أو كسش لولام دانوي بانجي بێبەش نەبی چکە وەڵام دانەوەکەی زۆر ئەجر و پاداشتی هەیە دەڵێن بۆ ئەوەی ئەویش لێ بێبەش نەبی هەندێکی دەفەرمن ئەو شتێک حکمەتێکیش دیار نەبی بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە لە ڕیواەتی تر هاتووە کەسێک وتی پێغەمبەری خوا بانگم فێرکە پێغەمبەری خوا ئاوای پێگوتەوەتی کە بانگت دا ئاوا بکە یعنی تەرجیعی تێدا ئاخە بەس لە سەماعی نەستە دەرێ ئێستا هەمووی دووجار یعنی لەسەر ئەوەی خۆ ناڵێم زانان دەفەرمن ئەو وەکو وەڵامدانەوەی چی پێ دەڵێن وەڵامدانەوەی بانگەکەیە بەڵام هەندێک دەڵێن ئەگەر نشکا گوناهبار نابی بەڵام لە سونەت هاتووە ئینسان هەتا پێی بکرێ بانگ بدە کە بانگیشیدا ئەوەش جار جێبەجێ بکە بەڵام زۆر ئاگادار بی یعنی دەنگەکە نەستە دەرێ هەندێک کەس دەوانێت نەزانی دەنگەکە دەستە دەرێ ئەوە خەڵکەوە دەزانی زیاد بنە بە شێوازێک بیعنی وەکو دەڵێ هەندێک فەرمودە هەیە دەبی زۆر ئاگادار بێستە ئەوەی کە کەسەکە گوتەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام حەز دەکەم لە نوێژدا وەسوەسەم بۆ دروست دەبی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمووی ئەم دوعایە بکە دواتر فەرمووی 3 جار
لو لاي راست تفشي الركع بس خو بيغمبر خو بس تنبوا كابرا او استاذ كان هلا ئاوە یعنی ئاوا شتێکی ئاوە ئەو عملیانە دەبی کابرا ئاگادار بی کە جێ بە جێ دەکا چەند گرینگە دەیکەی ئەوەندە گرینگەشە لە شوێنی خۆی لە کاتی خۆی چۆن وەسفکرا ئەوە جێ بە جێ بکەیت بەڵێ چار ربع يعني تسي الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أو تربيعة مربعة يعني شي نا أو من الزاني أو بس أو هيك يستبدا خو زي بتزينا كري أويا إمام كان زي بتزينا كري يعني قامت دەکرێ ئیمام لەوەیە وا باشە ئیمام خۆی بە خەڵکی نیشان نەدا هەتا دەچیتە ژۆرێ ڕاست کە ئەو چوە ژۆرێ ئیعلام بی بە قامەت پێغەمبەری خۆ ئاوای کردووە و ئەگەر قامەتیش کرا پێغەمبەری خوا فەرمیتی هەڵمەستن حتا تەڕەونی حتا من دەبین لێ ئەم دوو بەڵگەی زانیان دەفەرمون هەردووچی بەڵگەیە هەتا ئیمام نێ خەڵکەکە قامەتی نەکا و ئەو حەدیثەش کە دەفەرمێ كي يترى قد قامت الصلاة أو كاتي هستن يكسر هالمستن أويش زانا دفرم كسي اشتدا بناوي الشهر كوري حوشب عندك قصيان للسر هي بلان في كل الأحوال زي بتذكرني سنة يكو ذكري بضعف الشتدا ضعفك الشديد نيا بوي لو كاتي أم سنة زي بتذكري يعني بزوج زاد بيني إمام كدتي لا بيشو دادني شيء يعني خلق كيف فيرناك أو سنة زي بتذكري كيستا سيرك لو شوێنانی کە سنەتی جێبەدە مەکە مەدینێ ئاوا یعنی ئیمام نایە پێش وەختی لەوێ دانیش ئەسڵ ئیمام سنەتەکان لە ماڵەوە بکە پێغەمبەری خۆ ئاوای کردو و بە قسەش بە سەحابەکانی ڕاگەاندووە تابعینیش ئەویان کرد بەس ئەوەی کە ئێستا دێ لەوێ ئەوەی دەکا ئەو هەندێک جار دەبینی مامۆستایەک بگوتی ئەمنیان لادا بوو وەکو بڵێ نهێنیەکی تێدا بوو سڕەکی تێدا بوو دەیگوت ئیمامەکە هاتبوو دەچوو دەستنوێژی شووە چارێکێک پێشی بانجی دەیگوت ئەوە کەی خۆی قەمسەڵەکەی خۆشی لێوێن دەر ئەو هاوەچی کەسەکی دەیگۆ ڕاهێ خست على ئەساس کەس نیتە پێشە جێ ئیمامەتی نییە دەیگۆ ڕاهێ خست و دەیگۆ میژە چومێنە دەیگۆ خەڵکەکان دەگزار لایەن دەبر وت کاکە لێگەڕێن با هەلێ با پێش نوێژەکەی بکاتن دلی پێ خۆش دەبی ئەوە وەکو دەڵێ خلافی سنەتیشە و خلافی شەرعیشە و هەموو شتی جێبەجێ دەکرد إذا قام الإمام فقوموا نا أو من الزانية يعني أوانيك حديثة كان أمن لصحاح السنن كان كخوين ديتمان وحتى إي أوش باشترين كتابش كبراستي زور قيمة يعني نقولين باشترين كتابة زور باشنا كشتيها باشتر هبي أو صفة الصلاة النبي من التكبير إلى التسليم كأنك تراها إمام الباني زور شتيزواني باسكلي هم حديثة كان هنا أو يعني براستي أو إمامتي ذكا أو كتابي بخويني تو بقى بزاني ما نايت يعني حمل السنة كان هنا بحديث حسن وبوي ضعف كي زور شديد نيا بوي كزارك بيغمبري خوا كردويتي بوي بالصحابة كان يفرق حمي هنا ودزوان تسون بيغمبري خوا عليه الصلاة والسلام نيج ذكا أو مهم يعني لو خوين ديتمو لو يدش خوين ديتمو أو منديت بس ضلي لا تقوموا حتى تروني أجر قامت إشكراه وإن قامت الصلاة لا تقوموا حتى تروني أو حديث إذا فرمي هالمصنع حتى من دبيني لو بيغمبر خوا كهاتوا أو زقامتيان كردوا أو يكك للسنة كان وقد قامت الصلاة كبا اسمان كرد والإقامة فرادى إلا قد قامت الصلاة دلي بلام إقامة يكزار ودري الله أكبر الله أكبر بلام لكاتك نويش بربادة ب سيري قامتكن قد قامت الصلاة لا تورجي راية حين نشي قرآني الذين يقيمون الصلاة يعني ايش نقول يفعلون يعني بيغمبر عليه الصلاة والسلام وشكاني هل ينزاول قرآن وشكاني هل ينزاول فهم قرآن لو يوكو باس ما كنا لهم استهندك توجه هذا اصلا زنان هل ينكد وكغوتيتيان القرآن والسنة لا قرآن والسنة يك مصدر او نص او دقة او شرح رافيت قال فلما أصبحت أتيت رسول الله صلى الله عليه وسلم فقال إنها لرؤيا حق أو دان في داناني في غنبري عليه الصلاة والسلام إقرارا وكهات من في غنبري خواف فرموي أو براستي ديتني حق الراستا وجن السفر مدي أبيتر
شرعية التثويب وانية دتسني وين در بس او شرعية التثويبيش او اشتشي تيدا لكن يونية لا يرد الدعاء بين الأذان والإقامة من قال إن اسمه نداء اللهم رب العالمين. هيك دي تيدانيا؟ أو ندرج بزان عندك حديث من هيك كدالي بيشي بيغمبري خو عليه الصلاة والسلام بيتا مدينة جبريل داب الزوا فير بيغمبري كردو عليه الصلاة والسلام تون بانج بدا أو بانجا بلام حديثه كان هم ضعيف جدا جدا ياخذ منكر حديثه كان صحيح نيا قال شوية شبه تساوت أنكد أو ليكولينا وكرا حديثه كان صحيح نيا أو يباس ما كر أو الصحيحة وإيدي شيك أبي محضورية هاتو بقتي بيغمبري خو فيرم كتون بانج بدا بيغمبري خو فيري كردو تون بانج بدا بلام أوانيك أوانا حس صحيحنينا أو جيست أو ديت أو يندر أوش حديث يجبخين عن أبي هريرة عن النبي صلى الله عليه وسلم قال المؤذن يغفر له مدى صوته مؤذن داوي لي خوشبوني لو ذكري مدى صوته تسندن جبروا أوندا يعني وكبلي أوندا زياتر ملائكة ياخذ أوندا زياتر كون كائنات داوي لي خوشبوني لو ذكن ويشهد له كل رطب ويابس دلي هرتي وشكو هرتي عيب نبي ترى أوانا حموي تصدقن همو شاهدي لو ددن وشاهد الصلاة يكتب له 25 صلاة ويكفر عنه ما بينهما فرمديتش صحيحة لسنن الترمذي هاتوا ده فرمي أوي كلون يجيش آمادة دبي 25 درجة يأخذ الروايات تفرمي 27 درجة بويدا نسري ولو نيجيبون نيجا كيتر هر جناه شكر به بتايبتي الصغائر خداي جورا ليان خوش دبي بله اوي ابي محذورش دله قلت ما پیغمبري خو علمني سنة الاذان بيمبري سنتي بانغدانتي قال فمسح مقدم راسي دله پیغمبري خو عليه الصلاة والسلام دستي بپيش السريدا هنام خنيل خوي وقال تقول الله اكبر الله اكبر الله اكبر الله اكبر هموي پیغمبري خو باسي كر ليرش باسي اوي دكا دله صوت برز دكي بلام اوشي تيدا وكو قلت ترجيع يعني أول شيء بيقول يا پیغمبري خو عليه الصلاة والسلام دفرمي بلام كاتك فإن كان الصلاة الصبح أجر نيجي بياني بو قلت الصلاة خير من النوم الصلاة خير من النوم دلي نيش خير ترى لنستن نيش خير ترى لنستن أو لو رواياتش هات والصحيحة إمام الباني بالصحيح دانا ولا سنن الترمذي دا هات بلى أخلواني حديثك كان في صحيح نبي يان قصيلة السربية من أون ديقرام يعني زيادة زانان تحسيني حديثك يعني كده بس إمام الباني داري حديثك الصحيحة لسلسلة حديث صحيحة شتيت يان هبي أجريان وكو دلي أويان نكربي بلى أو منازم وبيرون ما بس ديار نعلم أجر سبحان الله كما أمام بانجي كم ددن بانجي كم درين توا ما دام ودلين أو توا شاهدي دان توا أمن لم يجن تسوم يعني دو 6 سال ما شاء الله ريك نكتي أو كاتي تسوم أو نكر بس أوي عندك وردك هاي يمكن يك لو شتانا هلو معلومات تان إمام بردوام بين مغرب وعشاء ساعات سارقك أو يندر بعد ساعات نيوك أو شتانا أو يتير كتسوم قلت مزانم أو أمدكينك أو حتى إمامني عينا أو يشهبه عندك شتي ترب نسيمه وش ما شاء الله لبيرم كر ليم كوليو يعني للسنة بتكزور زاد بني عندك شتي وابي حديثك للآن هم زانيان صحيح لو يقولت لو أنا اشتكي هاي تدا بدوايا بس ديار ما دام ديكن لكن أنا صحيح أودا كان مهم أو الصلاة خير من النوم براستي يعني هندك لا وكوري جنزكاني الصح ويسرد ماشي دم أنا قلت نية وزيادة وإلا دبي أو بي أو شيء هي أصلا شيء هي اشتكي الصحيحة أوش قلت مهر بزانن أوش كبو أو الصحابة كعبد الله كوري يزيد بيغمبر إخوة أو خوني دي تبو فرمي با بلال
بانگ بدا ئەوش زانایان دەفەرمون یەکێک لە زیرەکی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام کە سونەتە ئەوەی دەنجی خۆش نەبی لە ناو خەرچی بانگ نەدا ئەمامە المەلە بەڵام لە ماری هەر بەتەنێ بانگ بدا یاخود بۆ خۆی لە مارە لەگەر عائیلەی خۆی هەڵ بانگ بدا چونکە پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵام زۆر حەدیثی فەرمووە بەڵام ئەوەی دەنجی زۆر خۆش نەبی بە تایبەتی خەڵک پێی خۆش نەبی با بانگ نەدا شوێن هەیە مزگەوت هەیە خەڵک پێی خۆش نییە کابرا هەر بانگ دەدا گوناهت دەگاتێ لەوەی کە خەڵک لێت ناڕازی لۆ خۆت لە ماڵێ دەتوانی بانگ بدەیت يعني سنتەکەی جێبەجێ بکەیت بۆیە دەرە پێغەمبەری خوا فەرمووی با بیلال بانگ بدا فإنه أندى صوتا منك ئەو دەنجی لە تو نەدای زیاتر یعنی زیاتر دەڕوا زیات خۆشترە لۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە فەرمووی بە ئەو بانگ بدە ئەوەی کە ئەوها دەست لێرە دەنێ ئەویش ئەوەکمان هەیە حەدیثەکمان هەیە ئەبی جوحەیفە دەفەرمێ رأيت بلالا يؤذن وأتتبع فاه ها هنا دەڵێ بیلال بانج دەدا ئەمیش تەمەشای دەوام دەکرد کوو بانگەکەی دەدا ئاوە ینی ئاوە دیقەتم دابێ وإصبعاه في أذنيه دەڵێ هەردوو ئاوە بانج دەدا و ئەوەی لە ڕاستەش حي على الصلاة حي على الفلاح لە فەرمودەکان بە کۆی هاتووە ئەمەش صحیحە ئینسان جێبەجێ بکات سنەتە بەڵێ ئەوەش لێرەش أو حديثش صحيحة دلي أبي محذورة دفرمي أن النبي أعجبه صوته فعلمه الآذان دفرمي بيغمبري خوا دنجي أبي محذورة زور بيخوجو بويا بانجي فيركت كأويش بانجي بدا حتى دلي ئەگەر دوۆ منە پێغەمبەری خوا وا بووە لە غەزایەکان یان خۆ لە شوێنێکی ئەگەر فەوتاش بێ بۆ فەوتایەکەش بانجیان داوەتەوە ئەو هەموو دلیل لەسەرەوەی پێداگری پێغەمبەری خوا لەسەر بانگدانی لێ ناویستم تێپەڕ بەس ئەوانم دیت گوتم بە مادەم ئەو هەموو شتانە هەیە بە شتێکی ئەو نەمزانێ لە حەدیثەکان هەر ئەو دووە هاتیە لەوانەیە ئەوە زیاتر بەس باسی مزگەوتی پێغەمبەری کرا لەوان لە شوێنێکی تر بگەڕێ ئیتر هەبێ ئێستا لەو لە سەردەمی پێغەمبەری ئەو دوێ لە حەدیثەکان ئەو دووەم بیستیە ئێستا نێرە بزانە دەڵێ پێغەمبەری خوا ئەعجەبەه صوته فعلمه الآذان دەفەرمێ زۆری دەنجی پێخۆش بلوێ بانجی فێر کرد ئەیندەبی ئیدیشەی بانجی فێر کرد بەستی وەکو یعنی ئێستا ئینسان ئەگەر لەوانەیە بەلایانی عەقڵی فکر بکەیەوە لەبەر ئەوەی وەکو دەرێ ڕێکاریەکی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام لەوەی هەر کەس نێ و شتەکە دیاربی دوو کەسی دانایە چێ بانگ دەدا کەی بانگ دەدا کەسێکیشی دانایە کە چاویشی وەکو دەرێ لە دەستدا و نەبووە بۆیە ها دەرێ عەبدوڵای کوڕ عومەر و عایشە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ بۆمان دەژێت فەرمێ ئین بیلالا یؤذن بلەیل بیلال بەشەو بانگ دەدا فەکولوا واشربوا حتى ينادي ابن أم مكتوم دەڵێ بخۆنەوە حتى ابن أم مكتوم بانگ دەدا وكان رجلا أعمى لا ينادي حتى يقال له أصبحت دەیان بانجی نەدەدا نەیدەزانی حتا پێیان نەگوت بەیانیت هات ئەو جە هەڵدەستا بانجی دەدا و خەڵکەکەی ئاگادار دەکەوە کە کۆتایی پێهات یعنی کەواتە لەو فەرمودەیەوەمان بەدەر دەکەوی کە چۆن بە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام تمام أو ديارة إذا سمعتم النداء فقولوا مثل ما يقول المؤذن أو شيء أو صحيح مسلم أقلي رشنا هاتبي كبيغمبر خوا فرمتي همي بلين بس لا حي على الصلاة بلين لا حول ولا قوة إلا بالله ثم صلوا علي دعاء الصلاة لبسر من ليبدا ثم ادعوا لي الوسيلة باسي وسيلة كان اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا أو اندهاتوا محمودا الذي وعدته أو اندهاتوا دفرمي حلت له شفاعتي يوم القيامة أو أوكس شفاعتي في غنبري عليه الصلاة والسلام بخوي حلال دك